کاحمەگیان لە ماوەی چەند ڕۆژێکە باس لەواکە لە میدیاکانەوە کە تۆ دەستگیر کراوی لەسەر تەجاوزات و هەندێک بابەتی دیکە ئەگەر ڕوونکردنەوەیەکت هەبێ هۆکاری دەستگیرکردنەکەی تۆ چی بووە چەند ڕۆژ گیراوی؟ وەڵا قوربان من 2 شەو گیراوم بەڵامی ترەوە کەفالەت بەربووم منیش ئەرجێکم داوا کرد بۆ مەشتەل 2019 ئەریزەیەکم دا شارەوانی بەرزی کردو بۆ سەری خۆی ئیتر کامل کێشەی تیان نیە هیچ نقصانێکی تیانە مەشتەلەکەم و هیچ غەڵەتێکی تیانێ و هیچ تەجاوزاتێکیشم نەکردن نایشیکەم هەر بۆ لەمە بەرنەم کردو لەمە دوێش قەت نایکەم ئیتر لەسەری ئەمە بان کریام و 2 شەو سجن کریام و هەتا ئێستا بەخوا زۆر نازانم کێ شکاتی کرد و کێ جوڵانیەسی و بەڵام منەوە نەزانم وەختی خۆی ئەم ئیشەم کرێ شارەوانی ئەو پەڕی حورمەتیان لێگردم لە یەکەم و هەتا ئەخیری وەسیلسلەی مراجعە و هینچوو بەسەر شوێنی خۆی و هاوردم یعنی یەک غەڵەتم نەکردێت گشتیم هەیە لە ماڵا هەلە باخەڵمە هەلە ماڵە دامنی وەڵی دادوەری بەڕێز خۆ نەهاتێ لێونە وەزاکە ببینی ئەوش ئەوەی چووە سەبەردەسی بیناسی ئەو چارە و شکاتەی کە کریا ئەو کەسێک کە جوڵانوێتی ئیتر 15 تۆقیفیکردن 15 یا 42 شەویتیا و هاتمە و جارێ ماوە هیچ بە کەفالەت بڵێ ئەو ئەرزە چەندێک بوو 500 متر بەسی چی قوربا من وەختی خۆی سیارەیەکم سند کاسپی بکەم ئەو کاسپی وردە بۆ نمونە خەڵک پارەی نێداوە سوحبەت ێزانی دوکانێکم دانێ لە بازارە تاویامەوە خەڵک پارەی نێداوە سوحبەت ێزانی لەم دوایە کاسپیم کرد هەنگوێن وشتم فرۆژ ئەوش هەر تایەکی پارەی ئەدا بەخوا دوو نێدا و لەو کاسپێشە نەجاحەتم ناوتم بەشتەرێ بکەم لەوانەیە باشوێ بەخوا ئەمیشەر وای دوایەوە من لەو قازانە کە گشتی مێ ئەوەنە بەڵگمێ یەکێکیان نووسامە تەعاودێکم داسە شارەوانی باوەجود هەر کاتێ حکوومەت ئیشی بەم پارچە زەوەی من بوو بۆ پرۆژەیەک من وەبێ قەرەبوجەی تێڵم من ئیسای شەر ئامادە کە ئیشێکی پێی بێ و پرۆژەیە لەسەری دەرچێ من ئامادەم جێی بڵم لە خزمەتێ تۆ ئاوا ئەم ڕێکارانت باس کردووە بۆچی ئەم سکاڵایە دژی تۆ جوڵە واللهی نازانم من هێزم نییە بیجوڵێن و قەوەتم نییە و پۆلیسێکی بەڕێز هەر دقەیەوە ئەوەنە وەرەقەوە بێ بەخوا ڕۆژێ حەو دارەتەکی ئاگەڕی ئیتر ئەمەی من جوڵیان نازانم بۆ ئاوە 2 ڕۆژ لە سجن بووم لە سجن یادەوەریەک شتێک کاگەحمە بە قسەی خۆش ناسراوە چی فێربووی لە سجن وەڵی من هەل لە حرەسی بەری قاپێکەوە هەتا ناوی سجنەکان خۆیشیان ئەو پەڕی حرمەتیان لێگرتم زۆر سپاسی گشتیانم جارە سجنەکان ئەمەە حەزیانەک بمێنێ ملیۆنێکیان لە ئەخیراوی بۆ خواکە پڕۆدل پێم ناخۆشە ڕۆیتەوە وەڵا یەک نوکتە فێر بووم یەک نوکتەم بیزلیۆنەویش برادێوتی کە ئەحمە کابراایەک لە شوێنێک گیریا لەسەر دزی گیریاوە کابرا وتی منیش پێم وتم کاکە تۆ لەسەر چی گیرایوتی وەڵای هەوڵێک بۆ دەوڵەمەند بوون سەرکەوتو نەبوومتیایە ئەم نوکتەمە دەستکەوتوێت لەوێ هیچ پارچە شعرێکت بۆ نەهات شتێک نەوەڵا بەسیتر تۆزێت تەلەفۆن زۆرەها قسە زۆرەها ئیشی نەکە لیوانە زۆر لە خەفەت ئایشی نەوەڵای تر زۆر خەفتم لەو کاکە ئەنواع پیاوی پیاوانەی تیاو گشتی لەوانەیە گشتی گیر و گرفتی بێ و توش بێتەوە نیە بێجی خوار من سژن برا خەڵگە زۆر سژن یەکەم جار بوو من نەدە 15-20 ساڵەمە بەری جارێت 2 شەو گیریا ئەوی سەر بێتاون بخ سجن هەندێک کات تەڵێن قوتابخانەیە تاکید و حەزیەکات تەمەنی 100 ساڵ بڕۆیتە ئەوێنە زیاتر یاسایی ئەویتۆ بۆ یەکی ئەگەر ئەقلی بێ زیاتر یاسایی ئەویتۆ خۆشم شعرێکم هەیە لەسەر یاسا نووسامە لە هەر وڵاتێک یاسا سەروەر وێ حیوانە کێویش لێی وە خەوەر وێ گورگ و مێ چەندێ بەینیان وەقینە و یەک و ئەیکەن یاری دووەمین من یاساییم و حەزەکەم یاساییش لە کۆتایی ئەگەر پەیامێکت هەبێ لەسەر ئەمیکا لە میدیاکان باسەکرێ کاک ئەحمەد تەجاوزی کردووە کاک ئەحمەد ئەمانەوە ڕوونکردنەوەی خۆت ئەگەر پەیامێکت هەیە بیگەنی لە ڕێگەی گۆڵاس من سپاسی ئەو خەڵکەکەم ئازێتی کێشا ئەوەیشی گردنی ئازاوی هەرچی ێژێ خراوی ێژێ خاچێژە بەڵام بەخوا من پیاوی تەجاوز زۆر جارێژن تۆ باخێکی کردیە داری هاتە هین خانووتیا کردە من بە بڕیاری شارەوانی نووسیا ژوورێک مەع مشتەمەلات یعنی 50 متریم کردی سەخانی بۆ بۆ ئەوەی کە من جارجار ئەچین بۆ نێژن لەوانەیە ئەمە بۆ میێوانداری بەخوا کامیرەکان لێدە 6 مانگ جارێک گۆشتی تیانە برژیا وتە نازانم ئەم شوێنی سەیرانگای منە چی وێ لێنە